لە سلێمانی و سڵاوتان لەوێ ئیزان ئەمە کورتە ڤیددیۆی بکەم لەسەرەوەی کە تۆ چۆن سەدی پلان بنووسی هەنجار کە نامم بۆ دێیان پرسیارم لێکریان سەدی پلانێکم بۆ ئەنێردرێ سیرەکەم یعنی زۆر لە سەدی پلان ناچێت سەدی پلان چییە واتە تۆ پلانی خوێندنی خۆدیتر ماستەر خوێنی دکتۆرا خوێنی زیاتر بۆم دوانە ئەگرێتەوە دەی ڕوونیەکەیتەوە کە تۆ بۆچی ئەو مەجالە هەڵبژێری واتە بە شێوێکی گشتی گەر باسی بکەین یعنی تۆ دەی کورتێک لەسەر ژیانی خۆت باسەکەی ئەزمون ئەکادیمیەکانی خۆت یاخود ئەزمموی شکردنی خۆت وەکو سیڤەک باسی ئەەکەی بەڵام بە کورتی باسی ئەوەکەی وە دوای ئەوە تۆپیکێک هەڵبژێری واتە تایتڵێک ناونیشانێک بۆ توێژینەوەکەت هەڵبژێری چونکە بەشێک لە ماستەر جگەلەوەی کە تۆ کۆمەڵێوانە خوێنی بەشی دووەمی ئەوەیە کە چۆن توێژینەوە ئەەکەی وە بۆ دکتۆرا ساڵی یەکەم لە وڵاتی چین کۆمەڵی بابەتە خوێنی دواتر 3 ساڵی داهاتوو یاخود 2 ساڵ 4 ساڵ بە پێی پرۆگرامەکە داهاتوو تۆ تەرکیزە زیاتر لەسەر توێژینەوە ئەبێجا وەک گوتم تۆ پێشەکیەک لەسەر ئەزمموی ژیانی ئەکادیمی خۆت و ئەزمموی ئیشکردنی خۆتە نووسی دوای ئەوە تۆپیکێک ناونیشانێک هەڵبژێری ئیتر بەگشتی باسی و ناونیشاناکەی بۆچی ئەم ناونیشانە هەڵبژێری چۆن ئەتەوێ ئەم توێژینەوەی ئەنجامدەی چۆن داتاکۆکەیتەوە ئاماژ لە نووسینی ئەم توێژینەوەی چییە بە لە داهاتووە واتە بە شێوەیەکی گشتی باسی ئەم توێژینەوەکەی بۆی کە تۆ لە ماسەرەکەدا یاخود دکتۆراکەت ئیشی لەسەرکەی جا ئەبێ بە شێوازێک دای ڕێژی کە ئەکادیمی بێ ریفرەنسی تیا بێ واتە شتێک نەکەی کۆپی پێیس بێ یاخۆ تەنها بیرکردنەوە ڕای خۆت بێ ئەبێ بە پشتبەستن بێ بە توێژینەوەکانی پێشوو ئەمە بە شێوەیەکی گشتی سەدی پلان بۆ شێوازان وسرێجا سەدی پلان گرنگی زۆری هەیە لەبەرەوەی تۆ ئامانجی خوێندنەکەت لێرە ڕوونەکەیتەوە و لەگەڵ ئیشیا ئەتوانی هەر پێش توێژینەوەکە پێش باسکردن لە توێژینەوەکە باسی ئەو بکەی کە تۆ ئەم 2 ساڵی ماستەرە یاخۆدە و 4 ساڵی دکتۆرایە بە شێوازێکە خوێنی و ئامانج بۆ نمونە لە هەڵبژاردننی ئەو زانکۆیە ئەگەر بتەوێت بۆ زانکۆیەکی دیاریکرا و بینوسی ئەتوانی بە شێوازێکی تریش تایبەتی بکەیتەوە بە زانکۆکە بۆ چشی بۆچ یعنی بەچە هۆکارێک تۆ زانکۆیت هەڵبژاردووە و بەچە هۆکارێک ئەو شارەت هەڵبژاردووە بە چ هۆکارێک وڵاتی چینت هەڵبژاردووە مانە کۆمەڵە پرسیار ناکرێتەوە لە سەدی پلانەکە جوابی بیتەوە کە لەوانەیە هەنێ زانکۆ کاتێک کە مخابەلەکە ئەم پرسیارانەشت هەر لێ بکە جا بە شێوەیەکی گشتی سەدی پلان بەم شێوازەیە و زیاتر ئەتوانی باسی تایم مەنەجمنتی خۆت بکەی ئاوتلاینی شێواز ئێواتە چۆنەڵی کاتی دکتۆراکەت کاتی ماستەرەکەت چۆن پلانی بۆ داڕێژی چۆن تەواوی ئەەکەی ئەگەر تۆ بە شێوازێک بینوسی خۆت جدی دەرخەی یعنی ئامانجی سەدی پلان بە شێوەیەکی سەرەکی ئەمەیە کە تۆ پیشانی بدەی کە کەسێکی جدی لە بواری توێژینەوە لە بواری خوێندنی خۆتە تا هەوڵدەی ئەو زانکۆی کاتەوێت تەقدیمی بۆ بکەی قایلیان بکەی